بلرن کردکیش باشوری کردستانی چخوره کاره که راحت خوش پاکج و بخسار دیتیه چت که دچه شامه دچه حما دچه حمص دچه حلبه لکچکان دگره رجنان دگره کی جانی مناسب دبینه صورت وان دگره دینه وی داره باشوری کردستانی جوان را زلامان دبینه بوان به هفته ده زوجاندن و بهرد زوج کیف کسا کد چلوان باجاران دگره جبوکو بوکان جمر بینه یعنی باشوری کردستانی را بینه سرداره سردار ده بیجه حتی نها وی جهزار و 500 کچان زیاده تر به داره به خلکه را زوجاندنه کچی کجو سوری تینه وی داره دبن یعنی بوکن باشوری کردستانی جی پرانی تینه سر هیویه هیوی چیه یعنی برای زلامی کل وی داره وان کچانش خوارتینه برای جنین وانانه برای زوجینه او این کجو سوری تینه وی داره تین سر هیویه یعنی هر کس نوع سر هیوی لی خویای نزانم یعنی سبب چیه پرانه یعنی جیانه که خوشتره یعنی الور کیفیت دبینن تین وی داره بخلکی مره دبن يعني تزوجنوا دبنا هيوي تينا سر هيوي باگۆرانی و سەما کچانی سووریایی بۆ مارەبرین دەبن ئێرە سووریایە سەمەکەرەکە سەردارە ئای ماشەڵڵا 9 ساڵە دەڵالی هاوسەرگیری کچانی سووریایە بۆ کوڕانی هەڕێمی کوردستان و عێراق وەرە بەسیتە کاکە گیان تۆ ڕێستە ئینشاڵڵا خۆت گەرم کە خۆت نەرم کە پرچ زۆر مەکە پرچی پێشەوت زۆر مەکە با جوان بی دەڵالەکە هێ کازای حەباتی هەولێرە دەڵێ داواکاری لەسەر ماراکردنی کچ و ژینی سووریای زۆرن لانیکەم هەفتای 2 داواکاری بۆ دێت ڕسمی پیاوەکەی لێ دەنێرم دەڵێم کاکە ئەو پیاوە تەمەنی 35 ساڵە چی دەوێت ئافرەتە چی 20 ساڵ 25 ساڵ دەوێت میساڵن لەوێن دەرێ چەند حایلێکی دیاری دەکاتن دەچێت ناو حایلی کاتێک عەقڵیان یەکدرگرتی حین مامۆستایەکی ئاینی مار دەکە و یەکەم جار فاسخین دەکەن دوای مامۆستایەکی ئاینی مار دەکە و دوایەکەش لە مەحکەمەی دوایەکەش لە سەفارەتی عێراق دێتەوە عێراق دوایەش دێتە کوردستان ئەمەش ئاهەنگی گواستنەوەی 2 هەوژینە لە سووریا دوای 2 هەفتەمانەوە لە مانگی هەنگوینی بۆ کوزەوە دەگەڕێنەوە هەرێمی کوردستان هەیە تەلەفۆن دەکە لە کوردستان دەرێ ژنی یەکەمە ژنی یەکەم زۆر کەم دەکات ژنی دووەمە سێمە زیاتر بەڵێ لە کوردستان کابراەکەی لەگە خۆ دەبن لە سووریای مەسەلەن ئەمە ئافرەتی کوردیشمان بەڕێزن زۆر ڕێک و پێکردمانایوە نیە ئەمە لە قیمەتی ئافرەتی کورد کەم بکەینەوە بەڵام ئافرەتی کورد زۆر بە زەحمەت زەواجی دووەم دەکەن ئەوجە بۆیە ئەمە ڕوو دەکەینە سووریای ئەم پیاوەی هەولێر خێزاندارە و باوکی 4 منداڵە دوای 4 ساڵ و 7 جار دەخوازی ژینی دووەمی پێنەهات وە لە خۆشم ڕابیرم وەتوانم زیاتر لە خێزانێک بەڕێوە بەرم ئێستا بە چەند ڕۆژێک سەردار لە سووریا کێچێکی 24 ساڵی بۆ هێناوە دیاوازی تەمانیان نزیکای 15 ساڵە من لە کوردستان بۆیە ژنی کوردم نێنا من بێزار بووم لە دوای 4 ساڵ چەندین ئافرەت 6,000 ئافرەتم داوا کردووە ئەس ئافرەتەکان تەمەنیان گەورە بووە منداڵیان هەبووە ئافرەتەکان دابڕاو لە مێردەکانیان بە شەرت و شوروتەکان ڕازی نەبووین ینی بۆچ شەر لەوانەیە ئافرەتەکان خۆیان کێشەیان نەبێ بەڵام خزم و کەس ینی کاتێک ئافرەتێکی کورد دەخوازی سەر بەوێ یان بۆ خێزانی دووەم یان بۆ خێزانی سێم ئەبێ 20 کەس 30 کەس 40 کەس ڕازی بێ لە قەومێک ئێمە کە زەوازێکە کەسێک دەکەین پێویستە تەنها کەسی بەرامبەر ڕازی بێ یان مەرزەکان ڕازی بێ نەک ئەوەی کە زۆرترین کەس بەشداری بکاتن دەگەڕێنەوە کێشەیەکمانە وەکو پیاسە وەکو سیاحەت زۆری ئەوانەی دەبنە بووکی کوردان داواکاریان کەمن هەر ئەوەی ماڵ و مێردێک هەبێ لەژەر سەبارەکەی بخاسێتەوە ئەگەر ڕۆژی و نوێژ بکەی و عیبادەت بکەیت و درۆ نەکەیت من ڕازیم سەردار هەر دەڵالی کچانی سووریایی نییە لە کوردستانیش داواکاری بۆ دێن تمنم 24 ساڵە لە شاری هەولێردا دەنیشم ڕای شخصی خۆم ئێستا من ڕازیمە مێر بە هاوسەری دووەمی پیاوە چ بکەم تا ئێستاش بەشێک لە پیاوانی ئەوانەی کە ئەو زەوازە دەکەن پێیان وایە ئەم حاڵەتە حاڵەتێکی جاییزە لە ڕووی شەرعەوە
ینی ئەمە ئیسلام ڕێگەی پێداوە کە چوار ژن بینی بەڵام لەبەرەوەی لە ناو هەرێمی کوردستان یاساکان توندن و مەرجەکان زۆرن ناتوانێت ئەم پرۆسەیە بە ئاسانی ئەنجام بدە بۆیە بە ناچاری دەچێت لە ناوچەکانی دەرەوەی هەرێمی کوردستان ئەم پرۆسەیە ئەنجام دەدا ئەوانەی کە ئەم حاڵەتەی دەکەن زەواجی بیانی دەکەن پێیان وایە ئەوەی کە ئەوان دەیانەوێ لە ڕووی ڕۆمانسیەتەوە لە ڕووی سایکۆلۆژیەوە لە ڕووی هەموو ئەوەی کە پێی دەگوترێ نێوانی ژن و پیا و ئافرەتانی کورد ئافرەتانی خۆیان ئەو دەورە نابینن دوای پێکهاتنی هەردوولە زەوا دەباتە سووریا و بافرۆکەوە دایانهێنێتەوە بۆ هەرێمی کوردستان و عێراق. لیلیا میراوچە ڕوودا و هەولێر. گیشتم داویە بولتەنە ئیرۆ ماڵاوە ئاوا بەوە تەماشاکرد حتا سبە ساعت هەفت بمینێت خۆشی لەو بخۆتریوە.